ئەوانەی دەستەوەستانن لە ئاستی تطبیق و جێبەجێکردنی یاسای خانەنشینی، ئەوانەی دەستەوەستانن لە ئاستی دەستپێکردنی سادەترین هەنگاوی گەندەڵی، ئەوانەی دەستەوەستانن لە ئاستی ئەوەی کە بتوانن لەسەر بنەمای پسپۆڕی لانی کەم بەشێک لەو بەڕێوەبەرایەتیانە دانێن لە سنووری هەر پارێزگایە کە تەماشای دەکەی، ئەوانەی دەستەوەستانن لە ئاستی کەمترین گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا، ئەوانە چۆن توانن دەوڵەتی کوردی دروستکەن؟ ئێمە گوتومانە دەوڵەت بە خەڵکێک دروست ناکرێ کە هەرێمێکی پێ بەڕێوە نەچێت. دەوڵەت بە خەڵکێ بەڕێوە نابردرێت کە هەرێمێک نەتوانێ بەڕێوە ببە. دەوڵەت بە خەڵکێک دروست ناکرێت کە دوای 27 ساڵ حکومڕانی نەیانتوانیوە دوو ئیدارەیەک خەنەوە. دەوڵەت بەوانە دروست ناکرێت. ئێمە ئەو حزبە بووین ئەوەی لە کۆبوونەوە شاراوە و نهێنیەکان بە بەرپرسان و بە حکومڕانانی هەرێمی کوردستان گوتمان لەسەر شاشە شەر ئەوەمان گوت ئەرچی ئێمە ئەوە بۆ کار بکەین بۆ شەفافکردنی سەرچاوەکانی داهات، بۆ بەگژداچوونەوەی دزە گەورەکانی هەرێمی کوردستان، ئەوانەی سەرۆت و سامانی هەرێمی کوردستانیان دزیوە، ئەوان 10 میلیارد دۆلاری هەرێمی کوردستانیان بردۆتە دەرەوە، ئەوانەی پارەی دزراوی حکوومەت لە کاتی ئینتیخابات بەکاردەهێنەوە بۆ کڕینی ئیرادەی خەڵک و دەنگەکانی خەڵک. هەر پارەی دزراوی خۆمان ئێستا تەوزیع دەکرێتەوە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ کڕینی ئیرادەی خەڵک. ڕاستی ئەوەیە ئێستا حەقیقەت ئەوەیە کە دەبێت میلەت جەماوەر خەڵک لەسەر ئەم شتانە دەنگ بدا و هێزەکان لێک جیا بکاتەوە، نەک لەسەر بانگەشەی چاواشەکاری، نەک لەسەر بانگەشەیە کە خەڵک پێی وابێ هەڵبژاردن تەنها ئەو 20 ڕۆژەیە، هەڵمەتێکی چاواشەکاری، ئیمپراتۆریەتێکی میدیایی درۆزنانە دەست پێ بکەی بۆ چاواشەکردنی خەڵک و ڕایگشتی و پێت وابێ میلەتەوەی لەبیر چۆتەوە. نە، خەڵکی کوردستان وشیارە و میلەت یەکیەکی ئەو هەڵوێستانی هێز و لایەنە سیاسیەکانی لەبەرچاو. ئێمە پێمان وایە کۆمەڵ سەرمەشق بووە لە ڕابەرایەتیکردنی وەکو هێزێکی بە هەڵوێست لە بەرامبەر ستەم و بێدادی و گەندەڵی هەرێمی